مانگی شوباتی ڕابردوو نەتەوە یەکگرتوەکان هۆشداری لە برسێتی نزیکەی 9 ملیۆن مناڵی یەمەنیدا کە تەمەنیان لە خوار 5 ساڵەوەیە ڕایگەیاند لە بەردەم هەڕەشەی مردن بەهۆی برسێتیەوەن. لە ئێستادا نزیکەی لە 150 هەمان ئەو ڕێژەیە لە مناڵانی خوار 5 ساڵ لە بەردەم مەترسی برسێتی و کەمی خۆراکدا. بە چاوانی پڕ لە فرمێسک و هەستکردن لە بێدەسەڵاتی هاوڵاتیەکی یەمەنی سەیری کچۆڵەکەی دەکا کە بەهۆی بەدخۆراکیەوە لە ژوورێکی بچووکی نەخۆشخانەی سەبعین لە سەنعای پایتەختدا خەوێنراوە کە زۆر بەگرانی توانیوێتی ئەو قەرەبێ لە بەتاڵەشی بۆ دابین بکە بۆ ئەوەی کچۆڵەکەی چارەسەر وەربگرێت. هاوڵاتیەکە دەڵێت بارودۆخی ئابووریمان لە ژێر سفرەوەیە و ئەمەش دۆخێکی هێناوە بە سەرماندا کە کچەکەم بەو شێوەی لێبێت و نەتوانم خۆراکی پێویستی بۆ ئامادە بکەم تا دوجار تووشی بەدخۆراکی هات. چونکە من کرێکارم و جگەلەوەی کاکرەی کارەکەم کەمە لەگەڵەوەشتا بەهۆی دۆخی ئەمەنەوە هەلی کارکردن نەماوە و ناوبەناو کارم دەست دەکەوێت. ئەو هاوڵاتیە نمونەیە کە لە هەزاران هاوڵاتی یەمەنی کە ڕۆڵەکانیان بەدەستکەمی خۆراک و بەدخۆراکیەوە دەناڵێن و مەترسی گیان لە دەستانیان لەسرە بەهۆی ئەو بارودۆخەی کە جەنگی 7 ساڵە بە سەرگەلی یەمەنیدا سەپاندوویەتی. لە ناو بەشی چارەسەری بەدخۆراکی لە نەخۆشخانەی سەبعیندا هاوار و ناڵەی دەیان مناڵ کە بەهۆی بەدخۆراکیەوە نەخۆشکەوتون بەبێ پچران و بەردەوامی دەبیسترێت. بەدخۆراکی هۆکاری سەرەکی زیانگەاندنە بە جەستە و زیرەکی مناڵ و دەبێتە هۆی نەخۆشیەکانی وەک کەم خوێنی و خەمۆکی و دەیان نەخۆشی درێژخایەنی دیکە. بەپێی راپۆرتێکی هاوبەشی ڕێکخراوی کشتتوکاڵ و خۆراکی سربەنەتەوەی گرتوەکان ناسرا و بە فاو یۆنسێف بەرنامەی خۆراکی جیهانی لە ساڵی 2020دا مناڵانی یەمەن ڕێژەیەکی بەرزیان لە بەدخۆراکی و برسێتیدا لەو ساڵەدا تۆمار کرد و بە جۆرێک بەدخۆراکی لە 120 مناڵانی یەمەنی گرتەوە. بانکی جیهانیش توێژینەوەیەکی لەبارەی برسێتیەوە لە یەمەن بڵاو کردەوە و تیایدا هاتووە پارێزگاری باکووری وڵات کە بە زۆری لە ژێر کۆنتڕۆڵی حوسیەکاندان وەک حیجە و عیمران و جەوف گرنگترینی ئەو ناوچانەی یەمەنن کە برسێتیان تێدا بەربڵاوە. لالایەکی دیکەوە دەیڤید گرێسلی ڕێکخەری نەتەوەی گرتوەکان بۆ کاروباری مرۆیی لە یەمەن ڕایگەیاند پاش 7 ساڵ جەنگ نزیکەی 20 ملیۆن هاوڵاتی یەمەنی کە دەکاتە یەک لە سەرسەی کۆی هاوڵاتیان پێویستیان بە هاوکاری خۆراکی هەیە. وتیشی قەیرانی مرۆیی لە ئێمەندا لە ئارادایە و وای کردووە هاوڵاتیان بە دەستبرسێتیەوە بناڵێن و جگەلەوەی کەرتی تەندروستیش لە دارمانی تەواوەتی نزیک بۆتەوە. بەهۆی شەڕی 7 ساڵەی ناوخۆیی یەمەنەوە 233,000 کەس گیانیان لە دەستاوە و نزیکەی لە 180 دانیشتوانیش پێویستیان بە هاوکاری مرۆیی و خۆراکی هەیە و بەپەی داتاکانی نەتەوە یەکگرتوەکانیش یەمەن یەکێکە لەو وڵاتانەی کە قەیرانی گەورەی کەمی خۆراکی تا ئەم ساتە وەختەش تێدا بەردەوامە.